جارێکی دیکە حەکایەتی مێژ بۆ موچەی مانگانە لە هەرێمی کوردستان دەستی پێکردەوە. هەرچەندە بەغدا لە ماوەی 2 هەفتەدا نزیکەی 2 تریلیۆن دیناری بۆ موچەکانی مانگی 2 و 3 ئەم ساڵ نارد، بەڵام ئەم جارە شەمەندەفەرەکە پەکی کەوتەوە و موچەی مانگی 4 گیری کرد. دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی حکوومەتی ناوەند پابەندی خۆی بۆ بڕیارەکان دەرخست، بەڵام وەک دەردەکەوێت و ئەوەش کە بەغدا ڕایگەیاندووە بەهۆی بێباکی و گوێپێنەدان و پابەند نەبوونی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە جارێکی دیکە گرفتەکان گەڕانەوە بۆ خاڵی دەستپێک. بە پێی یاسای بەڕێوەبردننی دارایی دەوڵەت و یاسای بودجەی فیدراڵی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان نیوە یان تەواوی داهاتەکانی ناوخۆ ڕادستی بەغداد بکات و عێراقیش لە بەرانبەردا موچە و بودجەی بۆ دابین کات، بەڵام حکوومەتەکەی پارتی و یەکێتی و گۆڕان داهات ڕادست ناکات، بەمەش بیانووی داوەتە دەست بەغداد بۆ ئەوەی موچەی موچەخۆرانی هەرێم نەنێرێت. حکوومەتی هەرێم بڕی چەند داهاتی ناوخۆی با بڵێن ناردووە بۆ بەغدا، ئەگەر بە ژمارە پێمان بڵێ سوپاس دەکەم. هەتاوەکو ئێستا ئێمە تەنها ڕێککەوتوین لەسەر ئەم پرسە، تاوەکو ئێستا ئێمە ئامادەیمان نیشانداوە کە داهاتی ناوخۆ ئەدەینە حکوومەتی فیدراڵ. تسهيل عملية التوطين واتباع جميع بەپێی بڕیاری دادگای فیدراڵی ئەرکی دەسەڵاتدارانی هەرێمە کارئاسانی بۆ پرۆسەی بە بانکیکردن تەوتینی موچە لە ڕێی بانکە فیدراڵیەکانەوە بکات و بۆ ئەو مەبەستەش لە پێدانی داتا و زانیاری موچەخۆران کارئاسانی بکات، بەڵام حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هێشتا لە بازنەی چەقبەستووی هەژماری مندا دەسوڕێتەوە. ڕادەستنەکردنی داهاتەکانی هەرێم لە کاتێکدایە هیچ کام لەم داهاتانە لە ناوخۆشدا دیار نین و نازانرێت لە چیدا و چۆن خەرج دەکرێن و بۆ کام قاسە و ژێرزەمین دەبرێن. بەپێی راپۆرتەکانی خودی وەزارەتی دارایی کە لەلایەن ئاوات شێخ جەنابەوە ڕابەرایەتی دەکرێت، داهاتی ناوخۆی هەرێم بە نزیکەی 350 ملیارد دینارە، واتە لە 3 مانگی کۆتایی ساڵی 2023 و 3 مانگی سەرەتای ئەم ساڵدا زیاتر لە 2 تریلیۆن و 450 ملیارد دینارە. نا حکوومەتی بەغدا و نا هاوڵاتیانی هەرێم چاویان پێی نەکەوتووە. سەرڕای داهاتی نانەوتی، هاوشێوەی گومرگ، باج، ڕسوماتی وەزارەتەکان پاش وەستانی فرۆشتنی نەوت بە بۆری لە مانگی 3 ساڵی ڕابردووشەوە ڕۆژانە نزیک بە 400,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت و دەفرۆشرێت و داهاتەکەیشی دیار نییە. دەسەڵاتدارانی هەرێم و بەغداد بە درێژەدان بە دۆخی دارایی و داستانی ناکۆتایی موچە و بودجە هێندەی دیکە باری سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان قورس کردووە. بەو سیاسەتە چەوتەش لێ ناگەڕێن و نایانەوێت خەڵکی هەرێم پشوو بدات و هەناسەیەکی بێکێشەی هەڵبکێشێت و گەشەی ئابووریش کەمێک ببوژێتەوە.